ئاوەدانکردنا ژێرخان و کەساتیا مرۆڤان خەما حکومەتە عێراقیە. هەڤژینە شاسوار عەبدولواحد دەبێژە ماڵخۆی وێ نەگرتیە بەلکو هاتیە ڕەڤاندن. و زێدەگاڤیên seksî li 2017 di çendîn navendên Emerîkî û Kongrêsê de deng vedan. Silav û rêz û hêviyên dema xweş digel Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لای منیشەوە سڵاو کاتەوە هەموو کاتێکتان خۆش بێت. Serokê Perlemanê Herêma Kurdistanê Dr. Yusuf Mihemed îro dest ji karkêşana xwe da û got ew ê berdewam be li ser xebata xwe weka opozîsyon. Di konferansekê rojnamevanî de Dr. Yusuf got perlemanekî lawaz û paşko diyardeka tirsinake ji bo jiyana siyasî û ew wêne pesend nake. Li roja 15 meha 2015 rê li Serokê Perlemanê Herêmê hat girtin here serkarê xwe li Hewlêrê. Dr. Yusuf got jî desthalata siyasî li Herêmê hêzê bikartîne ji bo armancên xwe nerewa. Wî got jî her desthalateka siyasîya tendurist divê milketçî daxwazên gel be lê desthalata Herêmê berova jî li dijî wan daxwazaya û hêzê li dijî wan bikardîne. بۆ قۆناغی پاش داعش لە عێراقدا پرۆسەکانی ئاوەدانکردنەوە دەست پێ دەکەن لەگەڵ ئەوەشدا کە دەگوترێت سەدان ملیار دۆلاری ئەمریکی پێویستن. بەڵام پرسیارێکی زۆریش هەن سەبارەت بەوەی ئایا لە قۆناغی پاش داعشدا ئاوەدانکردنەوە هەر تەنها نۆژەنکردنەوەی باڵەخانەکان دەگرێتەوە یاخود شانبەشانی ئەم پرۆسەیەش پێویستە لە عێراقی بە شەڕوێرانبوودا بیرکردنەوەکانیش گۆڕانکاریان بەسەردا بێت بە تایبەتیش ئەوانەی ڕەهەندی توندڕەوی ئاینیان هەیە. وەڵامی ئەم پرسیارە لەم راپۆرتەدا ببینن. ئاوەدانکردنەوە ڕێگەیەکی قورس و درێژخایەن دەبێت بۆ وڵاتێکی وەک عێراق لە پاش شەڕە خوێناوی و وێرانکاریەکانی داعش ئەمەش بەبێ یارمەتی کۆمەڵگەی نێونەتەوەیی ناکرێت. ئەو هاوکاریانە بەڕێخستن دەبێت لە نێوان حکوومەتی کۆماری عێراق و کۆمەلگای نێونەتەوەییدا. بێگومان میکانیزمیش هەن، میکانیزم لەسەر بنچینەی دەستپاچی و دڵسۆزی بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکە. ئەم پرۆسەی ئاوەدانکردنەوەیە داراییەکی زۆریشی دەوێت هەر تەنها بۆ نۆژەنکردنەوە و دروستکردنی باڵەخانەکان نییە بەڵکو بۆ هێنانە ئارای سەقامگیری کۆمەڵایەتیشە لە عێراقدا. عێراق دارایی دەستبەجێی دەوێت هەم بۆ ئاوەدانکردنەوە و هێنانە ئارا و پاراستنی سەقامگیری کۆمەڵایەتیش تا ئاوارەکانیش بتوانن بگەڕێنەوە زێدەی خۆیان. بەشێکی گرنگی پرۆسەی ئاوەدانکردنەوە سەقامگیریە کۆمەڵایەتیەکەیە. بەڵام پرسیارە سەرەکیەکە لەوەدایە چۆن ئەو سەقامگیریە کۆمەڵایەتیە دێتە ئاراوە لە کاتێکدا خەڵک بە گومانێکی زۆرەوە دەڕواننە زۆرێک لەو یاسا و ڕێسایانەی دەسەپێنرێت بەسەریانە کە بنەمای ئاینیان هەیە. یاساکانی ئەنجومەنی پارێزگای شاری کەربەلا بە نمونە. ئەم جۆرە یاسانەی بە ناوی ئاینەوەدا دەڕێژرێن زۆر بەداخەوە جیاوازێکی ئەو تۆی لەگەڵ ئایدۆلۆژیای داعشدانیە کە زۆرێک لە ناوچەکانی عێراقی داگیر کردووە. ئەو یاسایی ئەنجومەنی پارێزگای کەربەلا پەسەندی کردووە گەلێک شتی قەدەغە کردووە لەوانە نمایشکردنی جلوبەرجی ژنانە و تەنانەت گوێگرتنیش لە موزیک. کاتێک گوێ لە میوزیک دەگرم ئەوە ئازادی خۆمە و کەس ناتوانێت ڕێم لێ بگرێت چونکە زیانم لە کەس نەداوە. قانون قودسیەت کەربەلا یاسای بە پیرۆزکردنی کەربەلا یاسایەکی دژی ئازادیەکانە و کاریگەری دەکاتە سەر بژێوی ژیانمان و ئەم ئیشەی ئێمەش هیچ پەیوەندێکی بە ئازادیەوە نییە. لە پەرلەمانی عێراقیشدا بەرنووسی یاسایەک پێشنیاز کرا و پەسەندیش کرا تیایدا ڕەوایی دراوە بە مارەبڕینی کچانی تەمەن 9 ساڵ. ئەو بەرنووسەش لەسەر بنەمای ئاینی بووە. شارەزا لەو بڕوایەدان عێراق پێویستی بە هەنگاوی زیاترە. ئێستا عێراق پێویستی بە مەشق و ڕاهێنانی لەشکری نییە بەڵکو پێویستی بە نەهێشتن و ڕەوانەوەی کاریگەرین ئەو ڕێکخراوە تۆنتڕەوانەیە کە هەرگیز لە بەرژەوەندیمان نابێت. زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان عێراق بە ئاراستەی دەوڵەتی تایفەییدا دەڕوا هەر بۆیشە نۆژەنکردنەوە و دروستکردنی باڵەخانەکان نابنە نیشانەیەک بۆ ئاوەدانکردنەوە ئەگەر بێت و بەها بەرزەکانی مرۆڤایەتی و دیموکراسی بەرز ڕانەگیرێن. دۆستێکی نزیکی ڕێبەرێنەوەی نوێ شاسوار عەبدولواحد دەبێژە دادگەهێ بڕیارە ئازادکردناویدایە لێ هێشتا ئەو گرتیە دەنگی ئەمریکا هێشتا پەیامێ تایبەتیەش سەرکەوت شەمسەدین پشتڕاست نەکریە
و شۆخان حوسێن هەفژینە شاسوار عەبدولواحید بێژە هەفژینێوین نەگرتیە بەلکو هاتیە ڕەواندن و ئەو نزانن ڕەوشاوی چاوایە و هێشتا دەسەڵاتن یان دەسەڵاتدارن هەرێمی ڕێنەدایە وی ببینن. دوای هەفتەیەک لە دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ هێشتا کە سوکارەکەی نەیانتوانیوە بیبینن تا ئێستاش نەبراوەتە بەردەم دادگا. شاسوار عەبدولواحید پشتگیری خۆی بۆ ئەنجامدانی خۆپیشاندانی خەڵکی کوردستان دەربڕی کە دواتر لەو خۆپیشاندانانەدا ژمارەیەک بارەگا و فەرمانگەی حکومی و حیزبی سووتێنران. پاشان داواکاری گشتی داوایەکی یاسایی دژی جوڵاند، بەڵام خێزانەکەی دەڵێت شاسوار بە بڕیاری دادوەر دەستگیر نەکراوە بەڵکو ڕفێنراوە. لە فڕۆکەخانی سلێمانی چاوەڕێمان کرد بەڵام هەر نەمان بینی بە هیچ شوێ نەمان بینی، یعنی هەر نیان هێنایە بەشی چاوەڕوانێکەش کاتێکمانزانی وتیان براوە تا ئێستاش هەواڵی نازانین لەکوێ بندکراوە، نازانین بە چ مادەیە گیراوە، بە چ مادەیە دەستگیر کراوە، چکە باوەڕ ناکەم ئەمە دەستگیرکردن نیە، ئەمە اختتافە، ئەمە فراندنە، چونکە دەستگیرکردن ڕێسا و یاسای خۆی هەیە بۆ دەستگیرکردن و تا ئێستا دەنگی نییە و ئێمە زۆر قەلەقی تەندروستی ئەوین نە وەکو عیلەکەی و خێزانەکەی ئەتوانین بیبینین نەمحامێکەشی و نە ئەشزانین تا ئێستا بە چ مادەیەک دادگایی ئەکرێ یاخود بە چ مادەیەک گیراوە دەست بەسەرە. دەنگی ئەمریکا لەسەر ئەم پرسە هەوڵیدا بۆچوونی لایەنی حکومی وەربگرێت، بەڵام هیچ لایەنێکی پەیوەندیدار ئامادە نییە قسە لەم بارەیەوە بکات. بەڵام پەرلەمانتارێکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان شێوازی دەستگیرکردنەکەی بە دروست نازانێت. ئەو شێوازە لە دەستگیرکردن و ئەو شێوازە لە ونکردن لە دەرەوەی بنەماکانی یاسای ئوسوڵی محاکەماتی جەزائیە پێویست دەکا کە هەموو دەستگیرکراوێک حەقی ئەوەی هەیە کە خێزانەکەی و کە سوکاری ببینن، حەقی ئەوەی هەیە کە محامی هەبێ، ئەمە بەسیترین حەقە کە دەبێ محامی دیفاعی هەبێ، ئەبێ حەقی دیفاع مەکفول بێ. ژمارەیەک لە لایەنگرانی جوڵانەوەی نەوەی نوێ بۆ پشتگیریکردنی شاسوار عەبدولواحید لە بەردەم دادگای سلێمانی گردبوونەوەیەکیان ڕێکخست و داوای ئازادکردنیان کرد، بەڵام دواتر هەندێک لەوانیش دەستگیر کران. ئەمڕۆ لەگە زۆرێک لە هاوڕێیانمان لێرە ئامادەین بۆ ئەوەی ناڕزایی خۆمان پیشان بدەین دژی دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لە دەستگیرکردنەکەیش بە شێوازێکی زۆر نادیار و ناشەفاف بەدەر لە یاسا و ڕەنمایەکان. هەفتەی پێشوو شاسوار عەبدولواحید لە دەرگایان فڕۆکەخانەیەوە دەرهێنرا و بەرەو دەرگایەکی تری نادیار برا کە هێشتا بەسەری داداخراوە. ئەمەش لە کاتێکدایە بەپێی نووسراوەکەی داواکاری گشتی ئێستا ئەبوایە ئەو لە بەردەم دەرگای ئاشکرای دادگا بووایە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. لەگەڵ ئەوەشدا کە پێدەچێت خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستانی عێراقدا بەرەو هێوەربوونەوە بڕۆن، بەڵام وەک زانیاریەکان لە هەرێمەوە بڵاو دەبنەوەی هێشتاش هەست بە گرژی و ناجێگیری دەکرێت لەو ڕوانگەیەوەی هێزێکی زۆری چەکداری لە شوێنەکانی خۆپیشاندانیان تێدا کراوە بڵاوبوونەتەوە. هەر ئەمڕۆژ سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان دەستی لە پۆستەکەی کێشایەوە. ئەحمەد ئەمین مامۆستای زانکۆی سلێمانی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم ئەوەیە دەست لە کارکێشانەوەی سەرۆکی پەرلەمانی هەرێم قەیرانەکانی هەرێم قوڵتر دەکاتەوە یان هێوەریان دەکەنەوە؟ زۆر سپاس، دەستان خۆش بێت بە ئەم میوانداریکردنە. ئەوەی ڕاستی بێ ئەکەوێتە سەر ئەوەی کە سەرۆکی پەرلەمان و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان دوای دەست لە کارکێشانەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانیان دوای ئەوە چ هەنگاوێک دەن. جارە من خۆم پێم وایە سەرۆکی پەرلەمان دەبوایە ئەو کاتە دەستی لە کار کێشایەتەوە کە پەرلەمان بە لیستێکی حیزبی کارا کرایەوە بۆ شەرعیەتدان بە ڕێفراندۆ. ئەگەر ئەو کاتە دەستی لە کار کێشایەتەوە ئەوە پایانێکی باشە بوو بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە خەڵکی کە بوونەوەی گۆڕانخاوەندی دەنگێکی زۆرە لەگەڵ پرۆسەی ڕێفراندۆم نییە کە بەڕێزیان ئەو کارەی نەکرد. پێم وایە لە کاتی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە دەبوایە دەستی لە کار بکێشایەتەوە، چونکە لە هیچ شوێنێکی دنیای نییە کە پەرلەمان تەمەنی خۆی درێژکاتەوە. بەڵام ئەم ڕۆژ هێشتا درەنگ نییە. وەکوتم کاریگەریەکان ئەکەوێتە سەر ئەوەی کە لە ڕۆژانی داهاتوە بزوتنەوەی گۆڕان و ئەو لایەنە سیاسیانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی چۆن ئەتوانن هاوپەیمانیە دروستکەن تا سنوورێک بۆ ئەو ستەمەدار بێن کە دەسەڵاتی ئەو دوو پارتە سەرەکیە لە هاوڵاتیاندا. بەڵێ باشە کاک ئەحمەد، پرسیارێکی تر لە ئێستادا وەکو دەزانین خۆپیشاندانەکان شێوازێکی ترن لە با بڵێن لە پارێزگای سلێمانیدا، ئەمەش بۆتە شێوازێکی وەکو مانگرتن. جا پێت وایە ئەم مانگرتنە هەمان کاریگەری هەبێت وەکو خۆپیشاندانەکە؟
بەدڵنیاییەوە پاش ئەوەی کە هێزە ئەمنیەکان هێزێکی ڕادەبەدەریان بەکارهێنا لە بەرامبەر خۆپیشاندەرانە کە من خۆم یەکێک بووم لەوانە بۆ یەکۆ دەنگێک دروست بوو کە چەند ڕۆژێک بارودۆخەکە هێور بکەینەوە و هەوڵ بین میکانیزمێکی نوێ بەکاربێنین لە دەربڕینی ناڕەزایەتی ئەویش بە بەکارهێنانی مانگرتنی سەرتاسەریە یان نەچوونە دەرەوەیە یان نەکردنەوەی دوکان و بازاڕەکانە کە ئێمە ئێستا لە ئامادەکاریین بۆ ئەوە ئەگەر جەنابەت نازانم ساڵی 1990 بێ کە بەشێکی زۆر خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان هەرێمەکەیان جێهێش لە بەرامبەر ئەو هێزە زۆرەی کە لە لایەن حکومەتی بەعسی ئەو کاتەوە بەکار ئێستا تقریبا ئێمە خەریکین هەمان میکانیزم بەکاربێنین ئەویش ئەوەیە کە بتوانین ڕای نێودەوڵەتی ڕای گشتی بە تایبەتی UN وەزیر هێزەکان وەکو ئەمریکا فەڕەنسا بەریتانیا بێنینە سەر خەت بۆ ئەوەی بەهانای هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە کاک ئەحمەد ئەم خۆپیشاندانانە وەکو ئەزاین هەتا ئێستا سنووردار بۆ پارێزگای سلێمانی و هەروەها دەوروبەری با بڵێین ناوچەکانی و با بڵێین وەکو پارێزگای هەڵەبجەش ئایا تۆ پێت وایە تەنها لەم ناوچانەدا ئەتوانن ئەو کاریگەریە هەبێ دەتوانن ئەو فشارە بکەن؟ جاخۆی ئەمە بێژگەلەوەی کە من باسی ئەوم کرد کە ئەکەوێتە سەر ئەو فشارانەی کە هێزە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی و پارتی لە ڕۆژانی داهاتووە ئەتوانن دروستیکەن و ئەو هاوکاریە دەرەکیانەی کە پێویستە لەم قۆناغەیە وەکو ساڵی 1990 پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت ئەگینە بە دڵنیاییەوە ئێمە بەتەنیا لەوانەیە گۆڕانکاریمان پێ نەکرێ هەر وەکو ساڵی 1990 کە ڕوویدا ئەو کاتە خەڵکی ڕاپەڕینی کرد هێزە سیاسیەکان بەشدار بوون بەڵام لەبەر ئەوەی حکومەتی بەعەز بەهێز بوو توانی بێتەوە شارەکان جارێکی تر داگیر کاتەوە بەڵام بڕیاری بەڵام ئەوەشمان بیر نەچێ کاک ئەحمەد ئەو خۆپیشاندانانینەوە تو یەک کە باسیەکەی ئەو مانگرتنە دژ بە حکوومەتی بەعەز بوو ئێستا دژ بە حکوومەتی هەرێمی کوردستانە کە حکوومەتێکی با بڵێن دەڵێت کە خواستەکانی ئەو خۆپیشاندەرانە لە دەسەڵاتی ئەواندانیە لەبەرەوەی خواستەکانیان لە با بڵێن لە دەسەڵاتی بەغدایە کە جێبەجێ نەکراوە کاک ئەحمەد ئەمین زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە و دوومەهان پشتی ڕزگارکردنا ڕقا ji destê Komela Dewleta Îslamî Daeş xelkê bajar karî dikin ji bo nû avadankirin û vegerandina xizmetên giştî lê dibêjin mayîn astanga herî mezin e. Meclisa Reqayê ya sîvîl bi derfetên kêm kolan kavil û gemar di nav taxan da radike. Bi alav û aliyetên kêm heta niha du tax paqij kirine û ya sisyan jî dixebitin. Xelkê Reqayê jî bi wan re dibin alîkar her kes li ber mala xwe paqij dike. تركسي ما وقلابي ما الحي المشلب عم تشغلنا عم دركتن مش مشلب ده حي مشلب امهاتنا حي رميله ونا ميروج بيجروج حي رميله عم تشغلنا وشغلي ما شكيكي قلق شتنا يعني الغام هنا جماعه منظماتي الغام افكر بيش عم سرعات غير مجلس رقه المدني شغلنا کارکرین دراکرنا کاولان دا دخبتن بخواج خلک هریمینه دخوازن دزوترین دم دا باجار پاقش ببه لی بگلی و گازنجن جبر پرانیا باجیر ویرانه و ماین حتی نها دناوا باجیر دا هنه جمرا گوتن حتی نها تسازین گو برنگه کی جدی ماینان راکه و بمرا ببه آلیکار نینه لوما کارکی جدی و آلیکاریه که جدی جسازی ناونتوی پیوسته تا گو اف باجار را بسر لنگی خو بسکنه و جیان جنوبا وگره نعاني من مشكلة الألغام والسواتر ام جبر ماینان و آستانگین ریکان و کمبونا آلاوان نکارین زور کار بکین وکی میناک اگر تایرک بتقام بیس روجان را دوستن آستانگین هری مزن ماینن و کولان تانگ و آلاو و اندامن ما پرکیمن ام دخواز آلیکاری جسازی نافنتوی دکین کو بما رابن آلیکار و باجر جماینان پاقش بکن هجای گوتنه یا گو جسدی هفته جباجار رقای هاتیه ویران کرن و تاوی هولدانا مجلس رقای یا سیویل به حمود درفتین خواه گو باجیر پاقش بکه لهیم پر آلیکاری پیوسته تاوی درفتین کم و مترسیه ماینان مجلس رقای یا سیویل دست به پاقش کرنا باجار رقای کریه
و di her taxekê de bi dehan maşîneyên paqişkirinê kar dikin. Mahmud Balî dengê Amerîka, bajarê Reqayê. لەو کاتەوەی خۆپشاندانی توندوتیژ لەسەر بڕیارەکەی واشنگتن بۆ گواستنەوەی باڵێۆزخانەی بۆ ئورشەلیم هاتۆتە ئاراوە سەدان فەڵەستینی دەستگیر کراون. جارێکی تر فەڵەستینەکان و ئیسرائیلەکان بە موشک و گازی فرمێسکڕژێن ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە هاوکات ژمارەی قوربانیانیش زیادیان کردووە. ئەو وێنانەی لە 15 مانگ بە تەلەفۆنی دەستی گیرابوون نیشان دەدات ئەهد تەمیمی گوایە هێرشی کردوتە سەر 2 سەربازی ئیسرائیلی ڕۆژی دووشەمە دادگایەکی لەشکری ڕایگەیان ئەو دایک و ئامۆزایەکی لە ڤیدیۆکەدا دەرکەوتون ئەمە دووهەم جارە دەستگیرکردنەکەی درێژ دەکرێتەوە لەو کاتەوەی ئەو ڤیدیۆیە بڵاوکراوەتەوە لەو کاتەوەی کە ئەم گرژی و ئالۆزیە نوێیە دروست بووە 12 کەس کوژراون و سەدان کەسی فەڵەستینیش دەستگیر کراون. پاپا فرانسیس لە ڕێوڕسمە ڕۆژی کریسمسدا داوای چارەسەری دوو دەوڵەتی ناکۆکیەکانی ئیسرائیل و فەڵەستینەکانی کرد بۆ هێنانەدی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمەش دووهەم جار بوو پاپا باز لە ناکۆکیەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستینەکان بکات لەو کاتەوەی سەرۆک ترامپ بڕیاری دانپیانانی ئورشەلیمی وەکو پایتەختی ئیسرائیلدا. پاپا گوتی لەم ڕۆژە پیرۆزەدا با داوای ئاشتی بۆ ئورشەلیم و هەموو خاکی پیرۆز لە پەروەردگار بکەین با نزا بکەین کە خواستی دەستپێکردنەوەی دیالۆگی لایەنەکان سەر بگرێت لە کۆتاییدا چارەسەرێکی کێشەکە بکرێت. لە باژارێ قامشلی کریستیانان دیرۆکێک درێژ هەیە چەندین کەنیسە و دێرێن وان یەن دیرۆکی لەوی باژاری و لە هەریما جزیرێژی لە سووریە مانە و ڕێوڕسمێن خوێن ئۆری دکن. دیرۆکە کریستیانان لە قامشلۆ و دەگەرتە دیرۆکە باژار بە خۆیان ژی دیرۆکە تەڤایە دەڤەرێ ژمارەوان لە گۆڕاهەنێک ژێ دەریان دەگەهشتە 6,000 مالباتن بتنی لە قامشلۆ لێ هەتا داویە 2016 بتنێ 2,000 مالباتمانە. کەنیسەیەن ناودار هاتنە پاراستن ji هێریشên کۆمەڵا دەوڵەتا ئیسلامی داعش. کریستیانên قامشلۆ ji ئەرمەنی، سریان، کلدان û ئاشوریان پێکتێن. لە ساڵی 2017دا تۆمەتەکانی دەستدرێژی و هەراسانکردنی سێکسی ژمارەیەک لە بنیادەکانی ئەمریکای هەژاند لە ناویاندا کۆنگرێس، میدیا و پیشەسازی فیلم. هەتا کۆتایی ساڵەکە ژمارەیەک پیاوی ناودار بە تۆمەتی هەراسانکردنی سێکسی خراپاڵیان و فشاریان بۆ برا لە کارەکانیان دەست بکێشنەوە. کۆمەڵێک لە ئیداعەکانی ئەم دوایانە لە ئۆکتۆبردا لەم پیاوە ڕادستی پێکرد. خەڵکینە پێویستم بە یارمەتیە دەزانن چییە هەمومان تووشی هەڵە دەبین. ئیداعەکان لەسەر ناوبراوە باسکرا کە گۆیا چەندین لەو هونەرمەندە گەنجانەی دانەویست بۆ کۆمپانیەکە کار بکەن بێڕێزی جنسی پێکردوون. دڵک کوتەم گرتبوو و زۆر دەترسام. لە کۆتاییدا زیاتر لە 80 ژن تاوانیان خستە سەر وێنستاین کاتێک ئەوە ئاشکرا بوو خانمی دیکەش هاندران کە بەسەرهاتی خوان بڵێن لە نەکاو کەسانی زۆر ناسرا و تووشی بەسەرهاتی وێنستاین بوون. ئەوە بۆتە مەسلەیەکی سەرەکی. لە هالیود ڕابگرە بۆ میدیا و بەشی کۆمەدی و کەسانی ناسرا و بەشی مۆزیک و تەنانەت سیاسیشی گرتەوە. سناتۆر ئال فرانکن تاوانی خراسەر لە دمێکدا پێشکەشکاری هەواڵەکانی رادیۆ لە خەودا بووە هەڵی دەگڵۆفێ و بە زۆر ماچی دەکات. ئەوەش یەکێک لە سکاڵاکان بوو. وەک سناتۆری ئەمریکا واز لە کارکردن دێنم. ئەو ئەندامی ئەنجومەنی نوێنەران وەک کۆنترین ئەندام دوای دەنگۆ لەلایەن خانمانی کارماندی پێشووی خۆی دەستی لە کار هەڵگرت. ئەمڕۆ خانەنشین دەبم. وەک نمونەی تر گەلێک لەو خانمانی کە تاوانی خستە سەر کاندیدای سناتۆری کۆماری بۆ ئایالەتی ئالاباما ڕێمور لەژێر 18 ساڵە بوون. ئەو ئیدعایانە بە تەواوی بێبناغان قەسدی بەدکارانیان هەیە. ترامپ سەرڕای ئەوەی دەنگۆی لەسەر بوون چەندین جار ڕفتاری باشی لەگەڵ خانمان نەبووە پشتیوانی لە مۆر کرد. ئاشکراکردنەکانی 2017 چەندین وانەی مەشق پێدانی لەگەڵ خۆی هێنا کە چۆن هەوڵ بدرێت قوربانەکان بناسرێن. ئەو تاوان خستانە کارتێکردنی خۆیان هەبوو. هەم ژنان و هەم پیاوان ئێستا ئاگاداری مانای ئازاردانی جنسین. لەمبارەوە لێخۆشبوون نابێت و پشتگوێ ناخرێت. و ڕێبازین کەمترژ ساڵێکی ئینسەرۆک دۆناڵد ترامپ یەن وەرگرتنە پەنابەران لە ئەمریکا ومانە پەنابەرێن نەدەستووردا ژیانە گەلە کەسان ئالۆز کریە و چەندین هەوڵین گوهارتنە وان ڕێبازان هێشتا سەرنەگرتنە.
ساڵێکە سۆزان دەوێ ئەم سنوورە دانین و دیوارە ئاواکەین و گەفە لە قانونن ئەمریکا یەن بدەهان ساڵان کەڤنن قانونا بناوێ ڕێز ڕێ لە کۆچبەرین نو دەگرە کۆپارا وەرگرن لە گۆر وێ نەرینێ و ئەو سنووران دپارێزە و ڕەوشە ئابووری باشتر دکە ترامپ دبینە و ئەف بنگەهەکە باشە لێ بە ملیۆنان کەس دبینن و ئەف تەنێ نژادپەرستیە جوان کەسن کو دژی بریارن ترامپن گەنجن کو دتەمەنەکێ بچووک داهاتن ئەمریکا پەنابەر ئۆر و نژوانن ji bo parastina demkî yên ku piraniya wan ji welatên misilmanan e. Li wîlayeteka têkel weku New York gelek kes bi dengekê berz nerîna xwe dibêjin. ئەو تێوێ واتەیە ku Trump dixwaze birêya tirsandinê hêza xwe bikarbîne ev ne parastin e. Ew ji me ditirse lê pêdivî nake ji ber ku em bi hev re bihêztirîn. Avakirina paşerojekê li Amerîka boye tiştekê nezelal. Piştî salekê ji şerê wî li dadgehê biryara Trump ya qedexeya rêwîtiyê hêşta tê cî bicîkirin bû xelkê ji 8 welatan ku 6 ji wan welatan piraniya wan misilmanin. Hikûmeta Trump îsal jimara penaberan pêtir ji nîvê kêm kirine. Qonaxa bê ku Trump handana wê dike, ew e ku hatina wan kesan qedexe bike yên ku berê malbata wan li Amerîkan e. Handana Trump û vê yekê tê piştî êrîşa terorê ya New York ku gencekê Bangladêşî bi navê Aqaidullah hewil da bombeyekê li Times Square biteqîne. Gunehbar bi rêya malbata xwe vîza Amerîka wergirtibû. Yasaya serok bang li bidawî anîna wergirtina koçberan dike. Ger ev yasaya berê heba, wê rêgir ba li pêş vî kesî ku bête Amerîka. Trump söz daye ku ew ê pêtir tund be ji aliyê koçberiya neqanûnî, lê Ajansa Koçberiyê ya Amerîka da zanîn ku îsal 14,000 kes kêmtir ji sala 2016 hatin derxistin ji Amerîka. Îsal, mafê rûniştinê ji bo parastina demkî, bi wan kesin ji welatin weku Haiti, Sudan û Nikaragua wê bibe rûniştineka neqanûnî dimehin bêda. Di mehaneh da Trump programa parastina mafê zarokan an kodaka bi dawî anî ji bo nêzik 800,000 gencan ku bi awayekê neqanûnî hatin Amerîka demê zarok bûn. Tê zanîn ku di vê berî meha sê ya sala 2018 Kongrês biryarekê li ser wan kesan bistîne. دارکست ئەوەریان تاالترین دەمژمێر درامەک دیرۆکیە سینەمەکار جۆ ڕایتە دیار دکەکە چاوا سەرک وەزیرێ بەرێ یە برێتانیا لە دەستپێکە 1940 ڕێ لە پێشکەتنا نازیین ئەڵمانی گرت. فلیمێک و لەسەر بنەماین ڕاستیین دیرۆکی کێسایەتیە کێشەدارە وینستن چرچل وێ نەدکە دەنگی ئەمریکا دگەل دەرهێنەر ڕایت و ئەکتەر گێری ئۆڵدمان ئاختیە. فلیمê Darkest Hour yan tarîtirîn demijmêr demê tengavê dîroka Brîtanya wêne dike. Şêwermendên leşker digot Almanya dora 6 yekeyên hêzên Brîtanya û Fransiyan girtibû li ber bû Rojava Ewropa birûxê. Li buhara sala 1940 Rojava di şerê dijî Almanya da hêdî dişkest. Naziyan, Belçîka û Fransa girtibû. Nemabû Brîtanya xwe bide dest û dema hêzên Brîtanî di goşkê Dunkirk yê Fransî de hatîn tengavkirin, Parlemanê Brîtanî Serokwezîr Chamberlain yê navdar bi siyasetên razîkirina Hitlerî guhart. Winston Churchill cihêwî girt. Şah Georgê şeşem dişîne dû Churchill tevî ku bawerî heye rîkordawî xirab e. Kesatiya Churchill ya hişk û ji xwe razî kêm dost li dor wî hiştibûn. Şah Georgî hez nedikir desthilatê bide wî. Lê filîmê Darkest Hour yan tarîtirîn demijmêr şiyanên wî xuya dike. Wî xwe rastî tirs û gumanan kir heta ku Brîtanya bêxeser rêka serkeftinê li dijî naziyan. Derhêner û sînemekar Corayta dibêje kesatiya wî sirinc rakêj bû. لایەنێ ji min ra giring guman bû. Gumana wî hey sedemê pend û jîrbûna wî bû. Min dî ew bîrokeyek balkêşa. Gary Oldman rolê Churchill bi başî tîne. Wî got li destpêkî wî guman hebû bikaribe wî rolê bileyze. Lê xwe rastî wê zehmetiyê kir.
لە داوی ئەس پرسییم گەل و ئەس دمەزە لێدا ڕاوەستم و بێژم دەوێ ئەم شەڕێوان بکەین لە دەڤەران و من تشتێک دەدەستدانینە خوێن خوا ڕوندێک نەبن. من لێکولین لەسەر وێنەیان کرد ji bo min xweyabûk û ew zelamekî bi zever livîn û pirîjiyan e karî zimayek bihêz heye û ziman xweş e. Li wî demî Brîtanyan digot em rastî şikestinan dibin li ser erdê. Leşkerê me tê ji nav birin û em ê bên dagirkirin. Me PTV bi danûstandinên aştî heye. Bi tinê Churchill nebe. Ne weka sînemakarên berî xwe ku Churchill weka kesekî hestîgiran daye wê nekirin. Oldman ew weka mirovekî ruhsivik û bêhinfireh danazkirin bi taybet digel xelkê li dora wî weka Elizabethiya Wezîr û kabaniya wî Clementine. Bi temaşekirina Darkest Hour yek dizane ka çawa Churchill û gişt Brîtanyan xwe xist xetera şerrekî bi hemû pîvanan şerrekî bêsûd bû li dijî bedkariyê. Lê ev filîm giring e ji ber vegêrana rûpelekê giringiyê dîrokê û bihayê wî wek karek sînemê. Zêdebarî wê jî peyamekê ruh ne ku divêt demokrasî bêparastin bi her bihayekî hebe. شتێکی خۆش بوو بۆ زۆربەی کەس لە باکووری ڕۆژهەڵات و ناوەڕاستی ڕۆژئاوای ئەمریکا کە کریسمسێکی سپیان هەبوو واتە لەو ڕۆژەدا بەفرباری. بەڵام ناخۆشیش ئەوە بوو کە بوو بە باوباهۆز و بەشێکی نیو ئینگلندی گرتەوە و سەرمایەکی زۆر دەستی پێکرد. لە ویلایەتەکانی مۆنتانا، داکۆتا و ویسکانسن چاوەڕوانی سەرمایەکی زۆر دەکرێت و چاوەڕوان دەکرێت پلەی گەرما بگاتە 40 لەژێر پلەی سەدی. لە ئایۆوا و ئیلینۆی سەرما زۆر بوو و هەرچەندە بە بەراورد لەگەڵ ساڵانی تر بەفری ویلایەتەکانی ناوەڕاستی ڕۆژئاوای ئەمریکا کەمتر بوو. ئەڤە کریسمسا سپی بوو کو بەری چەند ڕۆژان بوو بەفر لە چەند دەڤران باری لێ سەر ساڵیژی دەوێ سپی بە. بەڵام بۆ ئێمە وانە بوو بۆ ئێمە وانە بوو ئەم ساڵ کریسمسی سپیمان نەبوو. هیوادارم سەری ساڵا بێ حەسکەی بەفر بێت. بەڵێ تو حەسکەی بەفر بێتن. بەڵێ بێگومان بەفر خۆشە بۆ ڕۆژێکی لە عەردێمان نەخۆش دەبتن منە؟ بەڵێ بەس بۆ ئەو ڕۆژە خۆشە و سەرماش کەمترە کاتێککە بەفر لە واشنگتنی چاوەڕێی هەر تشتی بکە تایبەت لە زستانە دژوار هەتا ڕۆژە هەینی دگەینێک هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز کاتێکی خۆش.